لي خالق يجلو ظلام ليالي وينير هذا الكون بالأفضال. هو قادر يمحو همومي كلها برضا يجلي. بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على أشرف المخلوق محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشکان و برایان، مامۆستایان و میوانە ئازیزەکان، یاخوا بەخێر بێن سەرچاوانمان. سڵاوتان لێکەین بە سڵاوی ئیسلام. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بەڕێزان، ئەمڕۆ بەشی گەنجانی ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی لەقی هەولێر هەڵدەستێت بە ئەنجامدانی دوو سیمینار بۆ زانستخوازان لەژێر ناونیشانی بنچینەی زانستیە کە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەییەوە پێشکەش دەکرێت. سیمیناری دووەمیش ئێمە دێین لە دەرگای ئێوە دەدەین کە لەلایەن دکتۆر خالید گەردیەوە پێشکەش دەکرێت. معلومی جەنابتانە کە هەر شتێک بە قورئانەوە پەیوەست بێت ئەوە بەرز دەبێتەوە و بەرەکەتدار دەبێت. ئێمەش سیمینارەکەمان دەڕازێنینەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز محەممەد جەلال کوردی جەنابیان بابفەر. أعوذ بالله من الشيطان الرجيم. إذ قال الحواريون يا عيسى ابن مريم هل يستطيع ربك أن ينزل علينا مائدة من السماء؟ قال اتقوا الله إن كنتم قالوا نريد أن نأكل منها وتطمئن قلوبنا ونعلم أن قد صدقتنا ونكون عليها من الشاهدين. قال عيسى ابن مريم اللهم ربنا أنزل علينا مائدة من السماء تكون لنا عيدا لأولنا وآخرنا وآية منك وارزقنا وأنت خير الرازقين. قال الله إني منزلها عليكم فمن يكفر بعد منكم فإني أعذبه عذابا لا أعذبه أحدا من العالمين. وإذ قال الله يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني
وأمي إلهين من دون الله قال سبحانك ما يكون لي أن أقول ما ليس لي بحق إن كنت قلته فقد علمته تعلم ما في نفسي ولا أعلم ما في نفسك إنك أنت علام الغيوب. صدق الله العظيم. خی گەورە پاداشتی مامۆستا محەممەد بداتەوە. بەڕێزان بۆ وتەی بە خێراتن داوا لە بەڕێوبەری لقی هەولێری ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی دکتۆر سلێمان سەلیم ئاکرێی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد. بەڕێزان بەناوی ئەنجومەنی لقی هەولێری ئینستیتیوتی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی بە خێراتنەکی گەرمی گشت ئامادەبووان دەکەین یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاومان و هەروەها سپاس و پێزانینێکی زۆر بۆ هەردوو مامۆستای گەورە و بەڕێز جەنابی دکتۆر عوسمان هەڵەبجەیی و جەنابی دکتۆر خالد گەردی بۆ ماندووبوونیان بۆ ئەو بابەتەی کە ئامادەیان کردیە کە بۆ ئێوەی بەڕێز بۆ زانستخوازان دوو سمیناری زانستی بە پێز دەبی ئینشاءالله تعالی سوودبەخش دەبی بۆ هەموو لایەک و هەروەها بەڕێزان ئێمە داوای لێبوردنەکەین کە بەڕاستی هەروەک ئێمە ڕکلاممان کرد بۆ ئەم دوو سمینارە کە لەگەڵ جەنابی دکتۆر عوسمان مامۆستا شێرزاد عەبدولوەهاب ئەو بابەتی هەبوو بەڵام دوێنێ سەعات 11 شەو تێلەفۆنی کرد و دیارە بڵێن عملیاتێکی بەسیتی کردووە دوعای خێری لۆ بکەن خوای گەورە ئینشاءالله شفای لۆ بنێری پێی نەکرا بەڕاستی ئامادە بیت بۆیە ئێمە لەو کاتەوە تەکلیفمان لە جەنابی دکتۆر خالد گەردی کرد بۆ ئەوەی کە لە جێی مامۆستا شێرزاد ئینشاءالله هەمان بابەت پێشکەش بکە و بەڕاستی ئێمە زەرەرمان نەکردووە ئەگەرچی مامۆستا شێرزاد دکتۆر و دکتۆرای هەبی دکتۆر خالدیش دکتۆر و دکتۆرای هەیە و ئەگەر مامۆستا شێرزاد مامۆستایەکی ناودار و بەناوبانگ بی دکتۆر خالدیش مامۆستایەکی ناودار و بەناوبانگە و ئەگەر مامۆستا شێرزاد توانای زانستی و زیرەک بی بەڕاستی من شاهدی دەدەم مامۆستا خالدیش توانای زانستی زۆر زۆر بەهێز و زۆر زیرەک و بەتوانایە و ئەگەر مامۆستا شێرزاد قسەی خۆش بی بەڕاستی مامۆستا خالدیش قسەی خۆشترە و ئەگەر بە هەیکەلیش بی مامۆستا خالد توانین بڵێن دوو بەقەدەر مامۆستا شێرزادە بۆیە زەرەرمان نەکردووە ئینشاءالله ئومێدەوارین هەمومان سوودبەخش بین بەو دوو سمینارە بەهێزە ئینشاءالله تعالی جارێک تر بە خێراتنی هەموو لایەک دەکەم بەخێر بێن سەرچاو. خی گەورە پاداشتی کاک دکتۆر بداتەوە. بەڕێزان دەست دەکەین بە سیمینارەکانمان. سیمیناری یەکەممان لەژێر ناونیشانی بنچینەی زانست چیە کە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر عوسمان هەڵەبجەییەوە پێشکەش دەکرێت جەنابیان با بفەرمێن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وذكرنا منه ما نسينا وفقهنا في أمور ديننا ووفق هذا الجمع المبارك برحمتك يا أرحم الراحمين. اللهم إني أعوذ بك من العجب بما أحسن ومن التكلف لما لا أحسن واجعل عملنا خالصا لوجهك الكريم. اللهم يا معلم آدم علمنا ويا مفهم سليمان فهمنا. أعزائي خوشويستان السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سەختە بۆ کەسێکی هەژار باسی دەوڵەمەنی بکە و چێژی پارۆ سەرۆت و سامان بکە. بۆیە ئەم بابەتەیش کە لەم ئێوارە کوڕەدا لە خزمەتان نابێ بابەتێکی هەمان چەشنە. کەسێک لە خەشیا هەژار و نەدار بێ باسی خەشیە بکە بۆ خەڵکی. بنچینی زانست
ئەو بابەتە جەنابی مامۆستایان بۆیە هەڵی ئەم بژاردووە چونکە ئەمە لە فەرمایشتێکی شیرینی ئیمام ئەحمەدەوە هەڵبژێرراوە کە فەرموویەتی ئەصل العلم خەشیەت الله بنچینەی زانست بنەمای زانست بنەڕەتی زانست ترسی ئەڵڵایە بەڵام لەبەرەوەی غەڵەت تێنەگەین کە ئەڵێن ترسە ئەڵڵا ئینسان بدون تشبيه ولله المثل الأعلى إنسان لقرقية كترسي إنسان لا ظالمة ترسي خو خداي جورة ظالم نية تترسي بوشيء جورة ترسي كيا ترسي خوشويستية ترسي خوشويستية كروكتشيك يكتريان خوشوي جنومير دي يكتريان خوشوي تا خوشويستيان زياتر بي ترسيان زياتر بي أترسي دستي بدسي نقا ئەترسێ هەڵوێستێ بنوێنێ دڵی بڕەنجێنێ ئەترسێ قسێ بکا دڵی بڕەنجێنێ ئەترسێ بۆ چارەکە ساتێکیش بێ پشتی تێ بکا ئەترسێ دوور بکەوێتەوە لێ ئەترسێ ئیتر ئەو ترسانە هەمووی لە خۆشیەوە دروستێ بێ بەڵام کاتێ کوڕکچێک پەیوەندێکیان هەیە بە ناوی خۆشەویستیەوە یەکتریان خۆش ناوێ ژن و مێردێک ئەڵێن یەکترمان خۆشەوێ بەڵام ڕاز ناکەن یەکێکیان دڵی ئەوی دیکە ڕێنجێنێ لە چاوی دەرەهات ژنێکی دیکەێنم شۆکەمەوە بە مێردێکی دیکە کەواتە خۆشەویستی نەبوو ترسیش نەبوو هەر کاتێ خۆشەویستی زیاد بێ ترسیش زیاد بێ ئەگەر هەمومان داوت بکرێن لای کابرایەکی دەوڵەمەند دەسەڵاتدارێکی گەورە بەڵام ئەو دەسەڵاتدارە دادپەروەرە خۆشەویستی هەمووانە چەند جیاوازی هەیە لە نێوان کەسێک جەنابی دەسەڵاتدار دەسی بگرێت و بێنێتە لای ڕاستی خۆی داینیشێنێ ئەوی کەشیان لە خواری مەجلیسەوە داینیشێنێ بۆیە پێغەمبەران چاکان پاکان ئەولیای خواترسی ئەوەیان هەیە لە کۆڕی ئەڵڵادا لە میوانداری ئەڵڵادا نزیک نەبن با بچنە باشتەوە بەڵام لە خوارەوە بن لە فردەوس نەبن نزیکی ئەڵڵا نەبن بۆیە باسی خۆشەویستی ئەکرێ خەشیە ئەکرێ ببورن لەگەڵ عیلما لەبەرەوەی قورئان هەمیشە ئەو دوانەی بەیەکەوە گرێداوە بۆیە سەیری سوورەتی فاتڕەکەین ئەو ئاەتێک کە زۆر ئەخوێنرێتەوە إنما يخشى الله من عباده العلماء لە سوورەتی فاتڕە سیاقەکە باسی هەموو جۆرە زانستێکمان بۆکە ئەفەرمێ ألم تر أن الله أنزل من السماء أما دو علمي تداية لو دو علمات دايها علمي دي كشي آسمان ناسي قردون ناسي فلك ناسي إجا هذي كيشان هذي بالنر قوة دفع لقل قوة جذبة قانوني جذب لقل قانوني دفعة كأيهنة تخواروا ماء أو ناسي أو إيش دايها علمي لجياب وتوا فأخرجنا به ثمرات أما الروك ناسي مختلفا ألوانها أما علم كي بيوتري علم الرنگكان علم جياكاري بداخل من فرامش ما كدوك القرآن زوزر قني بيداو مختلفا ألوانها ومن الجبال أما جيوغرافي وجيولوجي وديها علم ديكا قريتوا جدد بيض وغرابيب سود إن جادوا وفرميتي ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود إن جاء فرمي ومن الناس مروف ناسي سايكولوجي علمي اجتماع علمي تاريخ علمي بزيشكي أما أنا هم اللي ردا أقريتوا زانستي شرعي اللي ردا أقريتوا بيوستا بمروفوا والدواب فيترنري أجل ناسي علمي بيطرة أما أنا هم أقريتوا والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء براسي أهل علم زياتر لخدا ترسي خشي زياتر هي بزان شون ربط كراوة آياتي كي بداخوا زور جار لزانكو كان أخوين ريتوا لكورو كوبنوي علمي أخوين ريتوا بلام لسياقك إن ريت الدروا أبي الشيء قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون بلي خواهي جوروا فرمي آيا أو كساني زانستيان هي وأزانن وكوانن كنا زانستيان نخير وانين وكو يكنين
ئەمە ئاەتە باسی چیمان بۆکە؟ باسی ئەو کەسانەمان بۆکە شەو نوێژن، ئەوانە علمی حەقیقیان هەیە، ئەوانە علمی حەقیقیان هەیە. بۆیە پەروەردگارە فەرمێ ئەمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. بزانە ئاەتەکە باسی چیمان بۆکە؟ باسی قنوتی دڵمان بۆکە، باسی قیامی دڵمان بۆکە بە شەو ڕۆژ کە تۆ ئاگاداری ئەڵڵا بی، چونکە ئەزانی ئەڵڵا ئاگادارتە. گوێ بگرن لەو ئاەتە پیرۆزەی کە ئەهلی قورئان، ئەهلی زانستی شەرعیە خوێندنەوە بە تایبەتی بەکارێنن بۆ ڕوقی شەرعی. ئیتر کە ئەنەما ئەو ئاەتە بۆ ڕوقی شەرعی دابەزێەوەتە خوارە و ئیتر حەقی بەسەر چاکسازی دڵەکانەوە نییە. يا أيها الناس قد جاءتكم موعظة من ربكم دعاء فرميتي إطايكا وشفاء لما في الصدور شارە سەری دڵەکانە کە لە نێو سنگەکانایە. لە دڵا چی هەیە؟ شوبهات هەیە، شەهەوات هەیە، کیبر هەیە، غرور هەیە، خۆ بە گەورە زانین، خەڵ بە کەم زانین، حەسادەت هەیە، ڕق هەیە، حەزی شوهرەت هەیە و ناوبانگی دەرکا، حەزەکە پارە و سەرۆت و سامانی دنیا لە ڕێگەی عیلمەوە بەدەست بێنێ، عیلمەکە بەکار بێنێ بۆ ئەوە بەس بەتەنها، بەس بۆ بەتەنها. باشە ئەمانە هەموو یەکرێتەوە کەچی خوای گەورە فەرمێکی وەشیفاء لما في الصدور، کەچی قورئان لەبەرەکە ئەو علمە شەرعیە زانێ، ئوسولی فقه زانێ، فقه زانێ، علمی عەقیدە زانێ، باشە بەلاغە زانێ، ئەو هەموو فەرموودەی لەبەرە کەچی تۆزقاڵێک شفەنگ بۆ نەهاتووە. خۆمە کێشەکە لە قورئانە نییە، کێشەکە لە وایە دەرمانەکەی وەرگرتۆ بەڵام بەکاری نەهێناوە، ڕاچێتەکەی بۆ نووسراوە بەڵام بەکاری نەهێنراوە. کاتێ باسی خەشیە ئەکرێ، باسی خوشوع ئەکرێ، یەکەم شت بێ بە خەیاڵی ئینسانە ئەوەیە چاوی وشک نەبێ، دڵی ڕق نەبێ. سەری ئەم فەرمایشتە بکەن کە ئیمامی ئەبوو بەکر سبحان الله واللهی کاریگەری زۆر لە ژیانی من هەیە. لە صحیح بوخاریە بۆمانە گێڕێتەوە ئیمامی ئەبوو بەکر چەند ئاەتێک لە قورئاندا بەزیوەتە خوارەوە بزانە ئەو کەم عیلمەی کە پێێتی بزانە چۆن تەئسیری لەسەر دڵی کردو، هەرچەنە بە حرفێک لە قورئانیش ناوترێکەم. ئیمامی ئەبوو بەکر بڕیارەدا کە کۆچ بکا بۆ حەبەشە. ئەو کاتە یەکێک لە سەرکردەکانی قوڕەیش، سەرکردەکانی مەککە کە پێوتری ئیبن الدوغنە ئەی بینێ ئەڵێ ئەبوو بەکر بۆ کوێ ئەڕۆی؟ ئەویش ئەڵێ قەومەکەم دەرمەکەنە دەرەوە و ترنە ناچاریە کۆچەکەم. ئەیش بزانە چۆن قورئان ڕەنگی یاوەتەوە لە ڕەفتار و گفتاری ئەم ئیمامی ئەبوو بەکرا. ئیبن الدوغنە هەنێ صفاتی ئەبوو بەکر باسەکە کە ئەزانێ کافریشە، بەڵام ئەبوو بەکر بڕوادارە، ئەو کافرە بەڵام شایەتی حەقی بۆدا. ڕێک ئەو صفاتانە هەمان ئەو صفاتانەی کە دایکە گەورەمان خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ باسی و پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ واللهی لەن یوخزیەکە الله ئەبەدا، خوا قەت سەرشۆڕ ناکە لەبەر چی؟ لەبەروی ئەم صفاتانە تیادایە هەمان صفات لە ئەبوو بەکرا بەدی ئەکرێ، هەمووی بەرەکەتی ئەو عیلمەیە کە پێیەتی. بزانن ئیبن الدوغنە ئەڵێ مثلك لا يخرج ولا يخرج، کەسانی وەکو تۆ نەبێ بچێتە دەرەوە نەبێ دەریش بکرێتە دەرەوە. ئەڵێ فإنك تكسب المعدوم وتصل الرحم وتحمل الكل وتقري الضيف وتعين على نوائب الحق وأنا لك جار. سبحان الله. ئەو هەموو صفەتە جوانە باسەکە قورئان ڕەنگیاوەتەوە لە ڕەفتاریە، لە هەڵسوکەوتیە. ئەفەرمێ تۆ میواندارێکی باشی، تۆ کەسێک قەرزار بێ قەرزی ئەدەیتەوە، کەسێک محتاج بێ یارمەتی ئەدەی، کەسێک لە کێشە و تەنگ و چەڵەما بێ تۆ کێشەی بۆ چارەیەکەی، کەسێک باری شانی قورس بوو بێ وتەحمیل الکەل، کەل ماندووە ئەو کەسەی کە شانی زۆر قورسە، قەرزارە، مناڵی زۆرە، کێشەی هەیە. ئەفەرمێ تۆ بارەکەی خەیتە سەر شانی خۆت،
بۆیە بە هیچ شێوازە نابێ تۆ بچیتە دەرەوە من تەواو پەناتە دەم ئیجا ئیبن الدغنا ئەچێتە لای کافرەکان لای مشریکەکانی مەکە جارەدا ئەوە من ئەبوو بەکرم پەناداوە ڕجاتان لێکم کەس دەسی بۆ درێژ نەکە کەس ئازاری نەدا ئەوانیش ئەزانن کە ئەبوو بەکری سدیق کاتێک قورئانە خوێنێتە خۆی پێ ناگیرێ ڕەجوڵ بەکا بە خوێندنەوەی بۆ قورئان ئەڵێن چی ئاخر ئیبن الدغنا ئەزانین ئەبوو بەکر خەریکە ئەبێتە هۆکاری ئەوەی ژنەکانمان ڕۆڵەکانمان لەدەست بدەین هەمویان ڕاکێشێ بۆ خۆی هەر ئەوەنە لای کەعبا قورئانە خوێنێ ژن و ڕۆڵەکانمان کۆ کاتەوە خەریکە تووشی فیتنەیانەکە بڕواداری بەلای ئەوانە فیتنەیە بۆی ئەمە داوایەکمان هەیە ئەبوو بەکری سدیق با لە ماڵی خۆیان نوێژ بکە نێتە دەرەوە زیارەتی کەعبە نەکە تەواف نەکە هەر لە ماڵی خۆیە ئەویش وعدێ داتێ ئیتر لە ماڵی خۆیان مزگەوتێک ژوورێک تەرخانەکە ژوورێک دروستەکە بۆ وەکو مزگەوت قورئانە خوێنێ کە قورئانە خوێنێ ئاگەی لە دنیا نامێنێ ئاگەی لە دنیا نامێنێ جا سەیری عیبارەتەکەی بوخاری بکەن ئەفەرمێ فيتقصفن عليه سبحان الله باسی ژنەکانی قوڕەیشەکە ئەڵێ قەسف چۆن هێرشێکی گەورە بە شاڵاوێک هێرش ئەبرێتە سەرت زۆر بە چڕوپڕی زۆر بە توندی ئاوا ژنەکان و مناڵەکانی قوڕەیش ئەڕۆشتن گویانەگەر بۆ کێ گویانەگەر بۆ ئیمامی ئەبوبەکر کە قورئانی خوێند ئەو کاتە یعنی خەیەگرن ئەڵێن ئیبن الدغنا ئەوە تا خەریکە نژین و مناڵەکانمان لە دین وەرەگێڕێ وازی با بڵێ یان ئەبێ قورئان نەخوێنیان پەنا کە لێبسەنەرەوە ئەو کاتە پەنای لێسەنێتەوە باشە ئەمە چۆن ڕەنگیاوەتەوە لە دڵنەرمیە لەوەی کە چاوی وشک نەبێ ئێستا وای لێ هاتو داخی داخانم حتا علمە زیاد بێ چاو وشکترە بە وشکترە کات حتا علمە زیاتر بێ دڵە ڕقترە بێ بڕۆ سەیری مزگەوتەکان بکە کێ لە دوای دواوە ئێ بۆ نوێژی جومعە نوێژەکانی دیکە سێرەکەی ئەهلی علمن باش ئەو گەنجانن کە خەریکی علمن جاران 24 ساعتە لە مزگەوت تابوون ئەو مبالغەیە کەڵێ 24 ساعتە باشە جارە لە نوێژی جومعە زیاتر پێشتر لە هەموو کەس هاتن بەڵام ێستا هەتا علمی زیاتر بێ سێرەکەی درنگتر ئەڕوا بۆ مزگەوت کێ زیاتر ڕوا ئەو نەخوێنەوارانەی کە عاشقی نوێژن کە عاشقی مزگەوتن باشە ئەمە بەڕاستی کێشەیەک لە بەرنامە هەیە کێشەیەکی گەورە لە بەرنامە هەیە بڕۆ سێری عولەمای ئەهلی کتاب بکە خوای گەورە چۆن باسییانەکە کاتێک کەمێک علم وەرەگرن لە قورئان لە ئاەتی خوا بزانن چه حاڵێکیان بەسەرێت ئەفەرمێ وإذا سمعوا ما أنزل إلى الرسول ترى أعينهم تفيض من الدمع سبحان الله بل شاو فرمز لچاویان ئەبارێت نافەرمێ چاوەکانیان ئەسرین ئەڕێژن نافەرمێ فاضت يعني چی تەفیض و يعني فەیضان دروسەکە بزانە هەر ئەوەی گوێی لێبێ هەونەی کەمێ لەو قورئانە وەرەگرێ بزان چ خشوعێکی بۆ دروسە بێ بزانە چه خەشیەکی بۆ دروسە بێ بۆیە پەروەردگار ئەفەرمێ ئەلەم یەئنی للذین آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطالت عليهم الأمد فقست قلوبهم سبحان الله جاري وعلم أبيته كاري الرقي لكاتك لحقيقة دا أبي علم بيته كاري دل نرمي بزن أو كساني بك ببي وريك سبحان الله سيري أو كساني بكي كبناوي قرآني بونوا ياخو بناوي نيسازي لدينا رازقوني لقل خدايانا بزانە هەمویان بەبێ ئیستیثنا دڵیان ڕق دڕقیەکە بووەتە هۆکاری ئەوەی کە تەحریفی کتاب بکەن تەحریفی دەقەکانی فەرموودەی پێغەمبەر بکەن عەلەیهی السەڵات وەسەلام ئەمەش لە چی وەرمانگرتووە لە قورئان ئەفەرمێ فقست قلوبهم فبما نقضهم ميثاقهم لعناهم وجعلنا قلوبهم قاسية يحرفون الكلمة عن مواضعه ئەفەرمێ بە دڵمان ڕق کردوون ئیتر چی؟ ئیتر تەحریفی کتابەکەن دڵیان ڕقە سێرەکەی دڵیان ڕقە بە حیاتی گوێ یەکێکیان نابینی گوێی لە ئاەتێک بێ ئەوانەی کە باسی قورئانەکەن فەرمایشتی پێغەمبەر وەلانێن ئەوانەی بەناوی نوێسازیە و باوەڕیان بە فەرموودەنیە یەکێکیان نابینی فرمێز بڕێژێ چاوی ئەسرین بڕێژە کاتی ئاەتێک بێتە خوارەوە
بزانە قورآن چۆن وەسفیانەکە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە. پێغەمبەری نازاریشمان لە حەدیثێکا کە ئیبن ماجە لەگەڵ ترمیذی ئەیگەڕنەوە ئەفەرمێ من طلب العلم ليماري به السفهاء أو ليباهي به العلماء أو ليصرف وجوه الناس إليه فهو في النار. سێکەس خێت سەرقاڵی علما بەڵام جێگا و منزوڵ و مەوایان دۆزەخە. یەکەمیان ئەوەیە لەبەرەوەی فێر بێ مجادلە و مناقەشەی خەڵک بکە، بەس لەبەرەوە علم فێرە بێ، لەبەرەوە قسەی زل بکە، مجادلە و مناقەشەی خەڵک بکە. بۆیە فەرمێ لیمارێ بهی السفهاء. دووەمیان بۆ ئەوەی بێتە جێی شانازی بکا بەوەی کە کڕبڵێ ئەزانی من ئەو نە حەدیثم لەبەرە، ئەزانی و نە قورئانم لەبەرە، ئەزانی فڵان کتێبم تاو کردووە. ئەها ئێستا بۆتە مۆدیلێک ئیجازە وەرگرتن. ئیجازە وەرگرتن کارێکی پیرۆزە بەڵام مەبەست نییە. ئێستا بەداخە و بۆتە مەبەست، مەقسەد نییە، وەسیلەیە. ئەڵێ وەڵای ئیجازەم بە سەنەدەوە لە کتێبی بوخاریە لە فڵانە کەس وەرگرتووە، ئیجازەی قرائەتم لە فڵانەوە کەس وەرگرتووە. ئەمە کارێکی زۆر پیرۆزە. بۆیە عولەمای گەورە سەنەدیان وەرگرتووە لە علمی حەدیثە، لە علمی شەرعیە، ئیجازەی مەلایەتی وەرگرتووە، کارێکی زۆر پیرۆزە. بەڵام ئایا مەقسەدە یان وەسیلەیە؟ بەدەستهێنانی ئیجازەی قرائەت، ئیجازەی تەجوید، ئیجازەی علمی حەدیث ئەسانید، ئیجازەی علومی شەرعی و مەلایەتی، باشە دکتۆرا وەرگرتن، پۆست دکتۆرا، پرۆفیسۆری، ئایا ئەمانە مەبەستن یان مەبەست نین؟ نەخێر. باشە تۆ سەیری ئیمامی زەهیبی بکەن. ئیمامی زەهیبی پێوترا حافظ. داوای لێ برد نەکەم جەنابی هەردوو دکتۆر مامۆسای منە لە علمی حەدیثە کە کەسێک پێوترێ حافظ 100,000 حەدیثی بەسەنەدەوە لەبەر بێ، یعنی هەموو ڕاویەکان بزانێ کامیان ضعیفە، کامیان ضعیف نییە، سەنەدەکان تێکەڵ نەکا. 100,000 حەدیث. آخر ئەگەر بە کەسێکی وکو ئیمامی زەهەبی نەوترێ حافظ بە کێ وترێ؟ ئەو ئیمامە زەهەبیەی ئیبن حەجەری عەسقەلانی ئاوی زەمزەمی خواردەوە، ئەی فەرموو یا ڕەبی ئەی خوێن ئاوی زەمزەم ئەخۆمەوە لەبەرەوەی بەنیەتی ئەوەی بگەمە ئاستی ئیمامی زەهەبی. باشە بن حەجەری عەسقەلانیش خۆتان نەزانی کێ؟ خەوەنی فەتح الباریە. ئیمامی سیوطی ئاوی زەمزەمی خواردەوە بەنیەتەوەی بگاتە ئاستی بن حەجەری عەسقەلانی، بن حەجەریش ئاوی زەمزەم خواتەوە بەنیەتەوەی بگاتە ئاستی ئیمامی زەهەبی. ئەوەندە زیرەک بووە. خاوەنی کتێبی تاریخ الئیسلام، سیر ئەعلام النوبەلا و دەیەها کتێبی خەیاڵی بەڕاستی کە زەهەبی نابێ کەس ناتوانێ کتێبی وا بنووسێ. کەچی کاتێ کتێب دانێ لەسەر ژیاننامەی حافظەکان خۆی تێناخە، کتێب دانێ لەسەر ضعیفەکان خۆی تێناخە، کتێبێک دانێ زەیل و دیوانی ضعەفا، کلکی لاوازەکان کە ئەنەما پاشکۆی لاوازەکان، لاوازی لاوازەکانە خۆی لەوێ نووسێ. هەر ئەوەنە ناوی خۆی ئەنووسێ و ئەڵێ لەیسە بالمتقینی وەلا بالمتقی سامحه الله. لەوە زیاتر پێناسەی خۆی ناکە. ئەڵێ نەمتقینە ئەوەندە وردەکار بێ، نەمتقیشە زۆر لە خوا بترسێ، خوا لێی ببورێ. لە جەیەکی دیکاڵێ چی؟ إنه نحس لكنه لا يحب أهل النحس. ئەو شتێکی ئاوە. باشە ئەبوو شێوازە پێناسەی خۆیەکە، غرور نەیگرتووە. بۆیە گرنگە ئەهلی علم. ئێمە سێ گروپمان هەیە کە ئیمامی غەزالی کتێبێکی داناوە، هەر پاشکویەکە لە ینی لە ئیحیا علومدینە و بە تایبەتیش بە کتێب جیا کراوە و چاپ کراوە. الكشف والتبين في أصناف غرور الخلق أجمعين. شيكي آواية ئەگەرەوەش تانیە ئیحیا علومدین لە کتێبەکەیە لە نهایەتە باشە زۆر گرنگە ئەو بابە بخوێنەوە کتابە، کتابی غرور دابەشەکە بۆ سێ کۆمەڵ. یەکەمیان غرور و ئەهل العلم والعلماء، زاناکان چۆن تووشی غرورە بن. دووەمیان غرور و ئەهل العیبادە، ئەوانەی خەریکی ڕوبەڕۆژوگرتن و باشە شەونێژ و خێر و خێراتن، عیبادەتن. سێمیان غرور و ئەرباب الأموال، ئەوانەی سەرمەت و سامانیان هەیە. ئیجا بە تێر و تەسەلی باسی غروری ئەوانەکە چۆن عیلم، چۆن عیبادە، چۆن ماڵ بووەتە هۆکاری غروریان حەزەکەم بگڕێنەوە سەری. ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، یەکێ لە تەڵەبەکانی ئەڵێ چی؟ ئێمە وتمان سێ جۆر عیلم پیاکردن کە بنە هۆکاریەوەی خاوەنەکەی
بچنە ناو دۆزەخەوە. یەکەمیان بۆ مناقەشات، دووەمیان بۆ شانازیکردن بەوەی علمی زیاترە لە خەڵکی ئیجازەی هەیە. یەکێ لە تەڵەبەکانی ئیمام ئەحمەد ئەفەرمێ ئەفەرمێت 40 ساڵ لە خزمەتی ئیمامی ئەحمەدا بووم، ڕۆژێک لە ڕۆژان نەمبیست شانازی بکا بە عیلمەکەیەوە بەسەرمانە، یعنی منە دوکا بەسەرمانەوە من عیلم لێەوە زیاترە. 40 ساڵ قوتابی ئەوانن. ئاخر ئیمامی ئەحمەد عالم دەبێت کی عالمە کەچی فەخر و شانازی بە عیلمەکەی نەکردووە سوکایەتی بە خەڵک بکە. سێمیشان ئەو لیەصرف وجوه الناس إليه، شهرت پیاکردن لەبەرەوە خەڵکی ڕوو بکەنە ئەو. نمونێکتان بۆ ئێنمەوە کەسێک لە شەوە زەنگێکی تاریکە، چرایەکی بەدەسەوەیە، بەڵام چراکە بخاتە پشتی خۆی بەردەمی خۆی ئەبینە یان نایبینە چونکە تاریکە. خەڵکی ئەیبینن یان نایبینن. خەڵکی سوود لە ڕووناکیەکەی ئەکەن نەوەڵا، ئەوانەی بەرەوڕوویەن، احتیمالە بکەونە چاڵەوە، احتیمالە میش بکەوێتە چاڵەوە، نە ئەم خەڵکە بینێ و نە خەڵکی شەوان نابینێ. بەڵام هەر کاتێک چراکەی خستە بەردەمی خۆی، خەڵکی سوود لە ڕووناکیەکە ئەبینن، خۆشی سوود لە ڕووناکیەکە ئەبینێ، خەڵکیش ئەوی ئەبینن سوپاسیەکەن. ئەمە نمونەی کێ؟ نمونەی ئەوەیە نفسی خۆی الأنا التي أصبحت صنما يعبد من دون الله، وەکو بتێکی لە هاتووە عیبادەتی بۆ کرێ. ئەنا خۆت پێش بخەی لە عیلمەکە، خۆت پێش بخەی لە خوا. ئێمە دوو جۆر دعوەتمان هەیە بانخوازی، الدعوة إلى الله یاخو الدعوة إلى النفس. لە حەقیقەت تا ئەبێ زۆر وردوی، ئایا خەڵک کۆکەیتەوە گوێ لێ بگرێ، لە حەقیقەت تا خەڵک بۆ لای خۆت کۆکەیتەوە یان بۆ لای ئەڵڵا، دەسی خەڵکەگری بۆ لای خۆت یان بۆ لای ئەڵڵا. قسەکە باسی ئەڵڵایە، بەڵام زۆر جار بەخۆ نازانینێتە گۆڕاوە خەڵک لە خۆت کۆکەیتەوە. ئیبن الجەوزی جارێکیان باسی حاڵەتێکی خۆی بۆ ئەکا. ئیبن الجەوزی یەکێک لەو خەتیبە نادرانە بووە، لەو عیزە مەشهورانە بووە، داخانم وشەی وەعزیش ئەمەڵێ شتێک ڕاکێشێ، سوکایەتی پێکرێ، ئەوەی سوکایەتی بە وەعز بکە کێشێک لە ئیمانیا هەیە بەڕاستی. بەڵێ واعظەکان کێشەیان هەیە، وەعزەکان کێشەیە، بەڵام گاڵتەکردن بە وەعز ئەڵێ فلانەکە زبیرمەندە، بەڵام ئەڵێ فلانەکە واعظ گاڵتە بە وەعزەکە. غەڵەتێکە لە عەقیدا بەڕاستی، کێشەیەکی عەقیدەیە. بۆ چونکە وەعز ئیشی خوایە، یعظکم الله أن تعودوا لمثله. شی پێغەمبەرانە، إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادا. ئیشی هەموو بانخوازانە بە پێناسی قورئان، بۆیە نابێت ینی دەرفەت بدەن بەوەی خەڵک گاڵتە بە وەعز بکە. باشە بەڵێ فلانە کەس نەجاحەتی نێناوە، فلانە کەس وەعزەکەی کێشەیە، بەڵام خودی وەعز نابێت سوکایەتی پێ بکرێ. اینجا ئیبن الجەوزی ئەیگێڕێتەوە فەرمێ جارێکیان نزیکەی 20,000 کەس تەسەورەکەن 20,000 کەس گویان بۆ گرتووە قسەی کردووە. تەسەورەکەن کاتێک قسەی کردووە دەیەها کەس وەکو بڵندگۆ وەکو مکەبیرە دەنگەی ئەویان نەقل کردو بۆوانی دوای خۆیان. ئیبن الجەوزی قسەیەکی کردو ئەوانی ژووتویانەتەوە تا گەشۆدە حەشاماتێکی زۆر خەیاڵی. ئەڵێ حاڵەتێکم بۆ دروست بوو، دەسم کرد بە گریان، وتم یا ڕەبی یا خوایە پەروەردگارە نەکەی ئەوانە بەهۆی منەوە بچنە بەهەشت و من بچمە دۆزەخ. ئەوانە گوێ لە قسەقی من بگرن، سوودی لێوەربگرن، باشە ئیسفادەی لێ بکەن، بچنە بەهەشتەوە، بەڵام خودی خۆم سوود لە قسەکانم وەرنەگرم بچمە دۆزەخ. یا ڕەبی ئەو کاتە یوسیئونە الظەن بک، ئەو کاتە گومانی خراپ بە تۆ بەرن، بڵێن یا ڕەبی خۆ ئەوە مرشیدی ئێمە بوو، تۆی بە ئێمە ناسان، بۆ ئەیخیتە دۆزەخەوە یا ڕەبی. باشە بۆیە الأنا أو ليصرف وجوه الناس إليه فهو في النار. خاڵێکی دیکەشێ لێدا لە فەرمایشتەکە باس نەکراوە، ئەویش ئەوەیە تەنها بۆ بازرگانی کردن بە عیلم، بۆی پۆستێکە دەستکەوێ، بۆ ئەوەی پارە و سەروەت و سامانە دەستکەوێ. قەیچێکە ینی زۆر زانیان فەرموویانە دروسە ئەو کەسەی کە خەڵکی فێری قورئانەکە پارەوەر بگرێ. ئاخر ئەگەر پارەوەر نەگرێ بەچی بشی؟ کە خەڵک فێری علومی شەرعیەکە پارەوەر بگرێ قەیچیەکە. ئەگەر دانیشێ لە ماڵۆ خۆ خەڵک خێری پێ ناکەن، هەربێ پارەوەر بگرێ، خۆی ئیشێکی دیکەی نییە، خۆی تەرخان کردوەوە ئیشە، بەڵام نابێ مەبەستی تەنها ئەوە بێ
نابێ بەستی تەنها بازرگانی کردن بێ بە دین بازرگانی کرد بێ بە عیلم یەکێ لەو خاڵانەی کە زۆر گرنگە مە دوا خاڵە لەبەر سەرتان نێشێنم ئەوی شەوەیە بەکارهێنانی دین بۆ پۆست وەرگرتن بۆ نزیکبوونە لە سوڵتانەکان بۆ پڕکردنی گیرفان تەنها ئەوەت مەبەست بێ ئیمامی نورسی ڕەحمەتی خوای لێبێ هەل لە منداڵیە وا فێرکراوە هەدیەش وەرنەگراخر زۆر سەختە هەدیە وەرگرتن پێغەمبەران وەریان گرتووە عليهم الصلاة والسلام ئەی چۆن ئەو وەری داگرێ ئەفەرمێ لەبەر چەند خاڵ بۆ وەرم نەگرتووە یەکەمیان ئەڵێ دوژمنانی ئیسلام هەمیشە داعیەکان بانخوازەکان بەوە تۆمەتبارەکەن عیلم و دین بەکارهێنن بۆ گیرفان پڕکردن لەبەرەوەی بەعەمەلی ئێمە ئەوان بە درۆ بخەینەوە وەرم نەگرتووە ئەمە یەکەمیان دووەمیشان ئەفەرمێ لەبەرەوەی پێغەمبەران وەریان نەگرتووە عەلەیهی السەڵات وەسەلام وەکو پاداش هەدیان وەرگرتووە بەڵام وەکو پاداش لەسەر عیلمەکان وەریان نەگرتووە گشت پێغەمبەران فەرمویانە ئین ئەجریە ئیلا عەلە الله لا نسألكم رزقا باشا لا نسألكم أجرا لا يسألونكم لا يسأل آيات چەندها آيات هەیە لەو بابەتەوە کە باسەوەکە یعنی پێغەمبەران داوای خەڵاتیان نەکردووە داوای پاداشیان نەکردو داوای کریان نەکردو لەسەر عیلمەکانیان سێمیان ئەفەرمێ ينبغي أن يكون العطاء بسم الله والأخذ بسم الله ئەبێ بەخشین بە ناوی الله بێ وەرگرتنیش بە ناوی الله بێ ئەکرێ من چارەی نیەتی خۆم بکەم بڵێم لەبەر خوا وەریگرم بەڵام بەرامبەر ئەبینم لەبەر خوا ناماتێ کێشەیەکێ لە نیەتیە اینجا دوایەوە ئەو کاتە سوپاسیەوەکەم منعیمی حەقیقیم لەبیرە باتەوە خاڵێکی دیکەم باسی تەوەکولمان بۆکە ئەفەرمێت تەوەکول کەنزێکی زۆر گەورەیە کەنزێکی زۆر گەورەیە تا پشت بە خەڵک ببەسم خەڵاتم کەن ئەو کاتە من تەوەکولم کەمە بێتەوە اینجا خاڵێکی دیکەش باسەکە ئەفەرمێ چی ئەفەرمێ بەڕاستی ناچارە بم مجاملەی خەڵ بکەم زۆر کاتم هەیە کاتەکەم زێڕینە ناتوانم پێشوازی خەڵ بکەم بەڵام هەر کاتێ دیاری و ڕزق و ڕۆزی خەڵک وەربگرم ناچارم مجاملەیان بکەم ئیتر کاتە زێڕینەکان ببەخشم بەوە باشە دوا خاڵ لە چی قسێکی زۆر گەورەیە ئەفەرمێ ئێمە شافیعی مەذهبی لە تحفەی ئیبن حەجەرە هاتووە قسێکی زۆر مەترسیدارە ئەفەرمێ چۆن ئەگەر پارەیەکی زەکات پارێکی خێر بدرێ بە کەسێک بەنیەتەوەی کە هەژارە ئەگەر خۆی بزانێ هەژار نییە حرامە وەریگرێ حرامیان حرام نییە ها زەکاتێک بۆنن بەنیەتەوەی بۆ تاتووە کە تۆ فەقیری ئەزانی فەقیر نیت ئەزانی لە ماڵەوە چەند سەفتە دۆلارت هەیە باشە حرامە وەریگریان حرام نییە حرامە ئەفەرمێر کاتێک خەڵکیش بەنیەتی ئەوەی پارت بۆ بێنن کە تۆ پیاوی چاکی ئەگەر وانەبووی ئەویش حرامە ئیجا مامۆستا نورسی ئەفەرمێ چی ئەفەرمێ بەڕاستی من ئەگەر خۆم بە پیاوچاک بزانم ئەوە بزانم پیاوچاک نیم ئەو مەغرور ئەگەر پیاوچاکیش نەبم ئەوە دروست نییە بەڕاستی ئەم یاسا بۆ هەموو کەس نابێ بۆ ئێمەش سەختە مامۆستا عەبدولکەریم مدەڕس جارێکیان نەسیحەتی کردم والله ئەو نەسیحەتە ئەو نەتاڵیم لێ چەشتووە بەڵام والله عزەتیشم لێ وەرگرتووە باشە زۆر سەخت وە لە ژیانمە ئەی فەرموو ڕۆڵە عوسمان نەکەی داوای سەلکە پیازێ لە بەنی بەشەر بکەی ئەخر زۆر سەختە بەخوا یەک دوو جارێک بە تایبەت مخالەفەم کرد واللهی تووشی زەلیلی بووم ئێستاش کاتێ بیری لێکەمەوە ئەو زەلیلەم لە کۆڵ نابێتەوە زۆر محتاج بووم برایە کە خۆی بە برا مەزانی کە هەمیشە پێیوتم هەرچیت محتاج بوو بە کەس نەڵێ جارێکیان لە محتاجیە کۆن باشە داوام لێ کرد تووشی زەلیل و سەر شۆڕێک بووم ئێسەش ئەو زەلیلیە ئێسەش وەک بڵێ لە بندان مایە باشە بۆیە زۆر گرنگە ئازەکانە مهم ئەوەیە گرنگ ئەوەیە ئێمە ناڵێن وەری مەگرە ئێمە ناڵێن وەری بگرە مهم ئەوەیە تووشی سەر شۆڕیت نەکە مهم ئەوەیە نەبێتە هۆکاری ئەوەی بازرگانی بە دینەکە بکەی ئەمە سەنگی مەحەقە بازرگانی بە دین مەکە یا ڕەبی خوایە ئەو خەشیەمان پێ خەڵات کەی یا ڕەبی خوایەوەمە لێ بکەی خشوع و خەشیە لە گفتارمانە لە ڕەفتارمان لە ئەندامەکانی لەشمانە ڕەنگ باتەوە ئامین الحەمدولله رب العالمین
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوش بستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەچی دوعای خێر بۆ مامەسای بەڕێز دەکەین. مامەسا شێرزاد ئەگەرچی عملیاتەکەی زۆر گچکۆکە و تەبیعی بووە، بەس دیارە دکتۆر تەوسیە کرد کە نەڕوا ئەو ئەدای بە ملمن داهینا وەکو تەڵەبەیەکی خۆی هەموو جارێ قبوڵم دەکا گەر کارێکی هەبێ پێم دەستپێری. من سوپاسی ئەو دەکەم بەڕاستی لە لای من زۆر بەرز و بەڕێزەوە شەرەفێکی گەورەی دا بە ئەی من سوپاسی دەکەم انشاءالله خوای گەورە قەلبی ساخکە و دووری بێخی لە هەموو ناخۆشی و نەخۆشیێک یا رب العالمین. بەڕێزان و خۆشەویستان، ئەو عنوانە مامۆستا داینا بوو دەبووە ئەدایەکە ئەو بیکرد بە هەرچەندە ئێستا بڵێم من بتوانم تعبیری لێ بدەم زەحمەتە ئێمە لە دەرگاتان دەدەن عنوانەکەی مامۆستا بوو، بەڵام ئەوەی کە لە بەردەستمدا هەبێ ئینشاءالله بە بەڕێزتان ئاشنای دەکەم. مەبەست لە ئێمە لە دەرگاتان دەدەین ئەوەیە کە ئێستا بەڕاستی ئەگەر مقارنەیەک بکەین لە نێوان ئەو زانستەی کە لە پێشتر وەردەگیرا کە خەڵک لە دەرگەی زانایانی دەدا لەگەر ئەو مقارنەی ئێستا کە ئێمە لە دەرگەی خەڵکە دەین، زۆربەی کاتەکان جارەکان بە گەنجەکان بە بەڕێزەکان دەڵێن کاکەوە تا دەورە کرایتەوە، تا مەراکزی تەحفیز هەیە، ئەوە تا مەدرسەی علومی شەرعی هەیە، ئەوە تا فێربوون هەیە، ئەوە تا دەورات هەیە. یعنی هێشتا ئەو خۆی بە مەغدورە زانی و جاری وایە بەشدار ناکە و جاری وای بەشدار دەکا و دوور دەکەوتە و بەجی دێلی و لە بەرشتێکی کەم بەجی دێلی. بەس باوەڕیتان بێ هەموو پەشیمانە بنەوە لە قیامەت. ڕاستە ئەرچی علم زۆر قورسە، یعنی ئەدا واجبەکەی، بەڵام ئەگەر بێت و ئینسانیش بەو واجبە شەرعی هەستی کە خوا پێی گوتیا، ئەزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وا وەسفی دەکات تا مێروستانێک دوعای لۆ دەکا لە ناو کونەکەی خۆی و حوتێک لە ناو بەحرەکەدا دوعای لۆ دەکا و مەلایکەت باڵی لە بۆ ڕادێخیلۆ ئەو ئینسانەی کەوا تالیب علمە و دێ فێرە علم و زانست دەبێ. جالۆی بەڕاستی لەسەر هەموو یەکێکمان پێویستە بەڕێزان، لەسەر هەموو یەکێکمان پێویستە کە زانستی شەرعی بزانین. والله عیبە ئینسان بچیتەوە قیامەتدا خەڵک ئەجر وەربگرێ لەسەر شت ئەتوو بێ ئەجر بی بڵێ وەڵا نەمزانی ئەو شتە هەیە، ئاگام لێ نەبوو، ئەو شتانە پێ ئاشنا نەبووم. دە ئێمە موسڵمانین، مزگەوت هەیە، خوتبە هەیە، کۆر و سیمینار هەیە، دەورات هەیە، مەراکزی تەحفیز هەیە، دەی باشە بزانم دەوری تو کاریگەری تو چییە؟ والله من وەختی خۆی قەدیم دەکەن مامۆستایەک دەرسمان دەخین، ئێستاش قسەکەی لە مێشکم هەرمایە، یعنی لەوانە 20 ساڵ پێش ئێستا دەبی. تیبا ڕۆژی قیامەت دابێ و هەموو 15 تەڵەبەیەکن لە لای من دەخینن. ئەخر باشە قیامەت دابێ ئەو دەرسەی من دەڵێمەوە والله لەو شاری هەولێرە بە کامل لە جێیەک ناگوترێتەوە، لۆ هەر دەبێت 12 تەڵەبە بێتە ئێرانە. باشە ئەوە یعنی ئەدای واجبێکی خۆمە دەیکەم، بەڵام تەڵەبەش لەسەریتی بێ ئەو واجبە وەربگری. ئەسحابی پێغەمبەر ببینێ صلی الله عليه وسلم کویان علم لە پێغەمبەر وەردەگرت صلی الله عليه وسلم، کویان قورئان لێ وەردەگرت، دا ئاەت بە مستەمڕی وەریان دەگرت و حیفزیان دەکرد، لەبەریان دەکرد. مەعەدە لە چوونە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، 5 فەرزە نوێژیان بە جەماعەت لەگەری دەکرد، لە خوتبەکانی ئامادە دەبوون. حتا یەکێک لە سەحابە دەفەرمێ سوورەتی قافم لە زاری پێغەمبەر لەبەر کرد صلی الله عليه وسلم، لەسەر مینبەر دەیخیندەوە. یعنی فێربوون و تعلیم بەڕاستی ئەوەی لە زەمەنی قەدیمدا دەبین لەگەر ئەوەی ئێستا بەسمە بەستم یەک وشەیە، ئێوە هەمووتان وەکو گەنج بزانن کەم تەرخەمن. یعنی هەرچەند جوهودیش دەکەی بەس بزانە کەم تەرخەمی، بزانە هێشتا دەتوانی باشتر خۆت فێر بکە، هێشتا دەتوانی زیاتر هەوڵ بدەی شت زۆر زیاتر فێر بی. یعنی یەک بە شەرم لۆبینە بە تەمبەری بتوانی بیگەویست بیتە پلەیەکی بەرز، بە نووسن، بە فەراخ، بەوەی کەوا خەڵک دانیشێ جاری وهەیە بڕۆ لە چاخانە دانیشتێ کابرا ئەوە دانیشە چایەکی دانی ئەو لە دیاری داڵغێ لێدا کاکەوە چ دەکەی؟ وەڵی وەختی دەکوژم جاگە دوو شەشش بتۆ پێنیان شتێکی کە بکە ئەو لەو لای دانێ چ دەکەی کاکە؟ وەڵا وەختی دەکوژم. ئەرێ من پرسیارێکی ئەعتیادی بکەم، وەقت دەکوژرێ یان سوودی لێ وەردەگیرێ؟ چ شتێکەیە بیکوژی باش بی؟ ئێلۆ دەبی وەقت باش بی بیکوژی تۆ؟ یعنی هەمووی تەماشا دەکەی بەڕێزان زایعدانی وەقتەکانە. خۆی ئێمە باوەڕمان بەوە هەیە، پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم لكن یا حەنظەلە ساعة وساعة، دنیاشت بێ قیامەتیشت بێ، بەڵام نە هەموو شتێک لە هەموو شتێکا إلا كل شيء إذا جاوز حده انقلب إلى ظله. بڕۆ ئاو زۆر بخۆ خراپە، خواردن زۆر بخۆ خراپە، بڕۆ عیلات زۆر بخۆ خراپە، یعنی بەس تەماشا بکە چەندی علم وەرەگری هیچ خراپ نییە،
چەندی بەو ڕێگای خوادا دەڕۆ هیچ خراپ نییە. لێی بڕێزانم پێویستە ئێمە ئیعادەیەک لە بۆ خۆمان بکەینەوە. ئایا پاش چەند ساڵی دی ئێمە دەتوانین ببینێ کەسایەتێکی گەورە و خزمەت بکەین و دنیا و قیامەتیشمان بی؟ بەڵێ دەتوانین. ئەی لۆ دانیشتی خوای تەبارەک وەتەعالە بە گەورەی خۆی جبرائیلی ناردە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو سەحابە بە چاوی خۆیان دیتیان. هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دانیشت و چەند سوالێکی لێ کرد یا رسول الله ئیسلامەتی چییە؟ و ئیمان چییە؟ ئیحسان چییە؟ قیامەت کەنجینێ دێ؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی بە جوانی جواب داوە. پاشان ڕۆی چوە دەرێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم بڕۆن گاسی و پیاوە بکەنەوە. کەس نەیەناسی. چوونە دەرێ کەس نەمابوو. فەرمووی فەئینەهو جوبریل ئەتاکم یعەللیمکم ئەمرە دینکم. ئەوە جبرائیل وات بوو فێری دینتان بکە. بەس تۆ تەماشاکە یەکەم شت دێدادەنیشی زۆر بە ئەدەبەوە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و مەلایکەتێکە جبرائیل 600 باری هەیە هەر بارەکی ئاسۆی ئاسمان هەمووی دادەپۆشی. بەڵام خوا ئەو قودرەتەی دایتی ئەو حەجمە گەورە دەبتەوە یەک ئینسانی ئەتیادی دێدادەنیشی ئەو کات قودرەتی خوا لۆ بەدیار دەکەوێت زانی خوا چ مەخلوقێکی دروست کرد و چ دەسەڵاتێکی هەیە. ئەو حەجمە گەورە دەبتەوە ئەو حەجمە گچکە و دێدادەنیشی زۆر بە ئەتیادی و هیچ کەسی شەشتی پێ ناکا کە ئەوە ئەسلی مەلایکەتە. خوا وای دروست کردیە. ئەو جادێ بە ئەدەبەوە دادەنیشێ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستی لەسەر ڕانی دادەنێت چۆچی بە چۆچی پێغەمبەرەوە دەنێت صلی الله علیه وسلم پرسیاری لێ دەکا. یعنی تەڵەبەی علم ئاوایە لە پێشی وابووە. ئێستا ببینە لۆ دیراست ئەساسترین شتە لە هەر وڵاتێکا دیراست فەشەلی نەبڕۆ هەروە ئەوروپا کاتێک دەپرسی ئەو وڵاتە سەقافەتی چەندە لە چەند زانکۆی هەیە خوێندەواری چەندە ئاستی علمیان چەندە ئەوانە. ئەم علمە بەڕاستی زۆر زەرورە بەڕێزان. ئەتوی تەماشا پێشی کە ئەوە بە خزمەت و هاتنە کن ئەهلی علم دادەنیشتن بەڵام ئێستا تەماشا دەکەی بەڕاستی یعنی کەم تەرخەمی یەکجار زۆرە. بینی تەڵەبە و مامەستا ئەو ئەدەبە لە جبرائیلە بێ فێر بن. ئیمامی ئەبوو حەنیفە فەرمێ حەمادی کوڕی سەلەمەت مامۆستان بووە لە ماڵی خۆم دانیشم 7 کۆران بینمانە بەڵام وەڵڵاهی لە ماڵی خۆشم پێ لەسەر پێم دانانێن بەڵام بەرامبەر ماڵی ئەوە. ئەو ئەدەبە فێرە بم. وتە لەوانەیە یابانیەکان لەویان وەرگردبی دەڵێن 7 هەنگاو لە پشت سێبەری مامۆستات بڕۆ نەوەک بە غەڵەتی پێ لە سێبەرەکەی بنەی. ئەوان خەڵک ئەوە پێش دەکەوی بە علم و معریفەت پێش دەکەوی یعنی کەس بە جەهالەت بە پێش ناکەوی. تێگەی یعنی ئەبێ ئەو ئینسانە گۆڕانکاری بەسەر خۆی دابینێ. لۆی خوای گەورە فەرمێن الله لا یغەیروا ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. یعنی تۆ بێ خۆت بگۆڕ. ئێستا تۆ ببێ بە عالم پیاوی گەورە بتەوێ بە هەر ئینسانێک بە هەر شتێک یعنی ئەبێ دەست پێ بکەی. ئینگلیز مەقولەی هەیە دەڵێ هەر کاتێ دەست پێ بکەی درەنگ نییە بەس تەمبەری ئەوەیە دەست پێ نەکەی یعنی جوهود نەکەی هەوڵ نەدەی ئەو وەختە دەکات تەمبەری. ابن عباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەزانی کو دەرسی دەخین لەکن ئوبەی دەچوە ماڵی مامۆستای لە پێش دەرکەی حەباکەی ڕادێخست و دادەنیشتە تا مامۆستا داهاتە دەرێ. کە داهاتە دەرێ پێی دەگۆی ابن عباس تۆ مۆزای پێغەمبەری صلی الله علیه وسلم لۆ لە دەرگا نادەی لۆ من شەرمەزار دەکەی ئەوەندە لەبەر دەرگا چاوەڕێ دەکەی. دەیفەرموو ناکرێ ئینسان مامۆستای خۆی بێزار بکە بێ تاقەت بکە. تۆ بەس تەماشا مەوقیفەکە کە بەڕێزان لەبەر دەرگایەک دانیشە هەتا ئەو دێتە دەرێ ئەوجا چاوی بە تو دەکەی ئەوجا مامۆستا دەکرێت دەرس بخوێنی لە خزمەتت دابم بەڵێ دەکرێتن بەس ئاوە بەو شێوازانە نا من ئەوها حەز دەکەم نامێ مامۆستای خۆم 1 دقیقەش ئیزعاج کرد. خەڵک ئێستا مامۆستای خۆی دەکوژی. خەڵک ئێستا مامۆستای خۆی عەزیەتەدا تەهدیدی دەکا قسەی خراپی پێ دەڵێ شتی ناڕێک دەڵێتن لۆ لەگەر پەروەردەکە مەزبوط نییە. ئەوە ئیبن عەباسە لەبەر دەرگا ڕادەوەستی ئاوا بەو شێوازە. جای ابن عباس قسەیەکی جوانیە دەفەرمێ کاتێ پێغەمبەر وەفاتی کرد صلی الله علیه وسلم کابرای ئەنساریم بان کرد گوتم وەرە کاکە بچین علم فێر بین. فەرمووی ئەی ابن عباس چێ قسەی لە تو وەرەگری کیباری سەحابە هەمووی وا لێرن ئەبوو بەکر و عومەر ڕەزا خوایان لێبی تەواوی ئەو سەحابانە لێرە بی چێشت لە تو وەردەگری دی کاکە وەری ناگری وەری مەگرە. وای لێ هات خولەفای ڕاشدین وەفاتی کرد کۆمەڵی سەحابە زۆر ئەوەی شەهید بۆ ئەوی وەفاتی کرد. ئەو کابرا بەکن مەجلیسی ابن عباسدا تێپەڕی بە هەزاران کەس دەورەی لێدا بوو. دەیگوتە یەکێک ئەو ئەنساریە كان هذا الغلام أعقل مني أو من ضال لمن عاقل تربو وقتي خو قلت ورا بتسين علم بخيلي لمن نمخين يستا شيء من الناس شيء حسابم لو ذكا دنيا شمتو قيامتي شمتو ما استماشاك أو من ضال سن خلق ليكو بوتوا مريزا أنا قبتوي يعني اشتيق ور بقري أبي أكسر دست بيبكي أبي أكسر جهود بكي استما سيرم بيدي خلق ضل من كتاب ناخين موا جاري برادرك دي قلت ما مسا كتاب دري حبيب اليوم هر دست دمي خوم لي دكوي والله رازك هكا ساعات سن دست دي والله ساعات 12 شوي عادي له هواري وتذكرت خريجي تبو له هواري
هەمووی بیدە بە پۆبجی و تیکتۆک و ئەنستیگرام و ئەوانە وەچی ئاخر دەقەدێ کتابەکەی لێک دەکاتەوە. کوڕی چاک هەرە وەختە فەمینەکە بدە بە کتاب. ئەو کات دەزانی تام و لەزەتی کتاب چەندە، ئەو کات دەزانی وەقت بە زایانەدانی خۆ چەندە، ئەو کات دەزانی فێربوون معنای چییە. هەموو کتابێک بخینەوە بڕۆ خەڵک بەس بە و دیراسە بە و علمە گەویشتی تێ بەڕاستی. جالۆی ئەوەی ئێستا تەماشای دەکەی کە نایەنە پێشەوە بەڕێزان بەڕاستی بشزانن لە قیامەت گوناحبارن، بشزانن ئەو کەسانی کە ئەولادەکان ئێستا بەلاش فێر دەکەن خەڵک ئیستیجابەی کەمە، بەڵام تەماشا دەکەی لە بۆ ئوموری دنیاییدا ئێستا تەماشاکە لە بۆ کیمیا و فیزیا و ئەحیا و بیرکاری و ئەوە لەگە ئینگلیزی لەگەر احترامات لە بۆ هەموو مادەیەک، بەڵام لە مادەی دینیدا بەلاش هەیە نایکەی بەلاش. چ جواب بدەیەوە لە قیامەتدا؟ ئەیخوا لەو ماڵی لی پێیدای لە قیامەت لێ ناپرسەوە وعن مالیه من ئەین اکتسبه وفیما ئەنفقه. خوایە ماڵەکەم هەموو سەرف کرد لە بۆ هەموو جێگایەک بەس لە بۆ ڕێیت و سەرفم نەکردیا. حەقیوەیە گە دیراسەی دینی بە پارەش بچی بیکەی بچی ئەنجامی بدەیت. سزای ئەوەی بەلاش و جاری وایە هەدای لۆ دادەندرێ و خزمەتەکرێ ئەو جا هێشتا بینی کەسەکە ڕازین هێشتا نایێتە پێشەوە. لۆی بەڕێزام کە دەڵێ ئێمە لە دەرگاتان دەدەین ئێمە ڕاستە دەینە دەچینە دەرگای هەموو خەڵکێک. باشە یعنی من مەقالەیەکم خوێندەوە جارێک چەند پێ معجەب بوو مەڵک کابرایە لە دەرگایدام لە ئەوروپا دەڵێ دەرگام لێ نەکردەوە هەر لێیدا هەر لێ منە چ دەوێ کاکە من مەشغوڵم ئیشم هەیە گوتی دەکرێت دەقاک دوو دەقا گوتم هیچم پێ ناکرێ. ئێدەی گوتی باشە مادەما ئەو عنوانە مەقالەکی جوانە لەسەر مەسیحیەت بیخینەوە لە بن دەرکەی و ڕەوان کردم بەس من ئەدایەکەی خۆم بکەم. ماڵ بە ماڵ پێدا دەڕۆی ئەدای واجبیە کرد جێگا بە جێگا پێدا دەڕۆی. ئێستا ئیعلام لە بەردەستماندا هەیە یعنی هەموو شتێک لە بەردەستماندا داروە کەم تەرخەمی تێدا دەکەین یعنی ئەتوانی شت لە بەرکەی ئێستا گەنجی توانات هەیە. ئێستا من سەیرم پێ دێ یعنی ئەوە عیبارەتی خۆمە بەکاری دێنم ببوورن تەمەشا مەلایەتیم مەکەن واللهی لە دەستم دابی هەر گەنجی حەدیث و ئاەتی لەبەر نەبی هوردی دەکەم لەگەڵ لێدانی. آخر باشە معقولە تۆ گەنجی بڵێ مشتم پێ لەبەر ناکرێ تۆ گەنجی توانات هەیە. خوا زاکرەیەکی داوە بە ئینسان کە ئینسان دەمری زاکرەکەی دەینن عولەما تەماشا دەکەن بیکە 100 بەش زیرەکترین ئینسان یەک بەشی پڕکردێنەوە تونۆی بەتار بەجێشتە. ئەو هەموو فەراغە لەبەر چ؟ یعنی بۆ نەتوانی شت لەبەر بکەی. یعنی ئەو ئینسانە لۆ خۆی وا تەمبەڵ دەکەی. ئێستا لەو سەردەمە ئاوایە ناتوانم بەشداری دەورەیەک بکەم ناتوانم قورئان لەبەرکەم ناتوانم شارەزای سونەت بم ناتوانم دین زەحمەتە لەبەر چ زەحمەتە. ئێمە ئێستا جاری وایە وەکو مامەستایانی کۆمەڵی گرفتمانە یان دە ئافرەتی چەقا و سوودە و مقەسەیە جاری وایە دەی قسە لەسەر ئیسلامەتی دەکات چار ئافرەتمان نییە بێ جوابی بدات و هەرە بێ پیا دیفاع لە مافی ئافرەت بکەیت. دیماشە لۆ شارەزانە بن ئافرەتانیشدا لە دین شارەزا بن لە ئیسلامەتی شارەزا بن لە قورئان شارەزا بن. یعنی خەڵکێکە بووە الحەمدولله لە ڕابردوودا ئافرەت زۆر شارەزایی لە دین نەبووە. ئێستا هەر خەریکی فێری تەمبەری دەبی بە تەمبەڵی ئینسان ناگاتە هیچ جێگا بۆیە دەبێ بەڕاستی تەکان بدەنە خۆیان شەقاو باوێنە پێش لۆ خاتروێ شت فێر بن. خەڵکی پێشی تەماشاکە جابری کوڕی عەبدوڵڵا فەرموێ یەک حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتیان لەکن عەبدوڵڵای کوڕی ئونەیسەی کاکە لەکوێیە ئەو پیاوە گوتیان وەڵا لە شامە ئەویش لە شاری مەدینە بوو. دەفەرمێ حوشترێکم کڕی کە دەکا قیمەتی سیارەیەکی ئێستا یەک مانگ بەڕێکەوتم چوومە شام چوومە خزمەتی حەدیسەکەم جێ لێ بوو یەک مانجش هاتمەوە گەڕامەوە جێگای خۆم. دوو مانگ لە عەمەلی ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتدا لە دوای یەک قسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بزانێت چەند ئەجری هەیە ئەو ئینسانە کو فێری علم دەبی. ئایا ئەو ئینسانە شتە لەبیر دەکا کاوا بە زەحمەت بەدەستی دێنی؟ ئەخەیمە ئێستا جاری واشتەکان زۆر بە ئاسانیە لۆی قیمەتی نەمایە زۆر بە ئاسانیە لۆی ئینسانەکە ڕێزی نازانی. ها گەنجێکی تازە پێ ڕاگەویشت و هەبوو گوتی بابە ژنم لۆ بینە و لە کوردەواری لۆمان دەرێ قسەیەکی خۆشە گوتی ژنت لۆ بینم گوتی گوتی بڕۆ لیرەکم لۆ بینە لیری پێشتر بە زەحمەت بەدەست دەکرا سۆکنداچی گوتی دایە لیرەکم دێ گوتی ها دایە بابی شەوە لەسەر ڕووباری بەحری دانیشت بوو فڕەیدا ناوێندەر بابە ژنی نا گوتی لیرەشکە بینە گوتی باش دایە لیرەکم دێ فەرموو سمێنی وەریگرتووە ها بابە ژنم لۆ دەینی گوت فڕەیدا بەحری نا هەتا فڕێ نەدەمە بەحری لیرەشکە وتی ئاخری داچی گوتی کوڕم ئاخرت بێ بەخوا چەند لیرە دەبێ بابە دەمی فڕێداتە بەحرێ بڕۆ بە خۆت لیرەکی پەیداکە بە خۆت مەستی بە خۆت پەیدا کرد ئەو قوڕ بەسەرە بڕۆ کرێکاری بکە ئیشێ بکە هەتا لیرەکی پەیدا کرد ئارەقەی ڕەش و شینی کرد هینایەوەکن بابی بابە جەوە لیرەکم پەیدا کرد حکایەتەکە هەموو لۆژێ ڕاوەکوم پەیدا کردیا ئەوها دایە دەستی بابی ویستی فڕێداتون دەستی بابی ڕاوەستە گوتی وەستەکەی وبەتە من مردم پێوە هەتا ئەو لیرەم وەرگرتیە و ئیستیفادە کردێ بەو هەموو عەمەلە دەیە فڕەی دەی گوتی کوڕم لیرەکانی دیژەوە پەیدا کرابوو ئەوانی دیژەوە پەیدا کرابوو جێت لێن بەس هەتا قیمەتی نەزانی هەتا پێوەماندی نەبی فێر نابی
ئینسانە بێت جوهود بکات لە خاتری وەی بزانی قیمەتی ئەو عیلمەی خۆی بەڕێزان یعنی نەک ئەو هەبەتەمەری بمینێتەوە جوهود بکە ئەوجە دەتوانی وەکو جابری کوڕی عەبدوڵڵا یەک مانگ لە دوای یەک فەرموو دەدێ ئیمامی ئەوزاعی سێ ڕۆژ تەڵەبەیەکە بۆ ڕەحمەتی خوای لێ بێ سی حەدیسی لۆ خوێندەوە چهار ڕۆژاندانیش هەر سی حەدیسەکە بوو گوتی ئیمامی ئەوزاعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەوزاعی من چهار ڕۆژە دێم بە خزمەتە تو سی حەدیست پێگوتیمە زۆر کەمە دەمووی زیاترم پێ برێ فەرمووی جابری کوڕی عەبدوڵڵا یەک مانگ ڕۆی لە دوای یەک حەدیسە من چهار ڕۆژە سی حەدیسم پێگوتی چ عیبیتی ئێستا ئیوا هەیە حەدیث دەکەنی بۆتە شتێکی سەیر قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە نەفەسی ئەو دەرچووە ئەوجا نە قورئان تەماشا دەکات نە فەرموودە جێلێ دەبی نە دەشخینیتەوە ئێمە چەند مقەسرین بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک ژمانجی مەولودی دێ دەڵێن وەڵامە پێغەمبەرمان خۆش دەوێت صلی الله عليه وسلم کەسێکی خۆش بگوێ لە قسەکانی ناگری قسەکانی لەبەر ناکا قسەکانی لە مەجلیسان باز ناکاتەوە هەموو شتێکەکە بەڕێزانم لە خزمەتی ئەو ئینسانەدا پێی خۆشە کەیفی پێدێ بەڵام ئینسانێک ئەگەر تەمبەربی بەرامبەر بە شتێکدا بەڕاستی ئیدعایەکەی بەس بانگەشەبی ئاوا دەبی وەکو ئەو سەردەمەی ئێستاکەدا بەڕاستی بۆ ئێمە دەمانەوێت بەڕاستی خەڵک هەمووی ئەهلی عیلم بی هەمووی تێگەویشتوو بی هەمووی شارەزابی نەک ئینسانی تەمبەربی یحیای کوڕی یحیای لەیثی هەیە ئەهلی حەدیث دەزانن تایبەت برم برای بەڕێزم دکتۆر سلێمان تەبەن مامۆستای من بوو احتیرامەن دانیشتەکەن ئێستا بێتە ئێرە من دەیبستمەوە ماڵێ باشە يحيى كري يحيى ليثي راوي إمام مالك رحمة خوای لێ بی موطئ كتابك كهيا مثلا رواية يحيى ماني رواية ابن أبي ذئب ماني رواية محمد كري حسن شيباني ماني زور ماني لهم بقوة الأوية أزاني لبرتيا إمام مالك خوي دفرمي دانيش بو كمال طلبة لجلسة لمدينة درسم دقوتوا أو هم طلبة دانيش تبو دنگ هاد دري حرا پیدا بو شد پیدا بو چیه ولا کابرايك فيلي قرتبو هیناب یا شاری مدینه لو عالم تماشاکە بەپارە حەرچی تەڵەبە بوو لە دەورەی ئیمام مالک ڕۆی بەس ئەو پیاوە دانیشت بەس یەحیا دانیشت ئیمامی مالک پێی فەرموو لۆ توش ناچی و چێ و خەڵکە تەماشا فیلکەی خۆ دەرسەکان دەینەمە فەرمی یا ئیمام من لە ئەندەلوسیا ڕاهاتیمە لە ئەندەلوسیا هاتیمە ئێرە لۆی علم لە کنەت و فێر بووم نهاتیمە تەماشا فیلی بکەم ئەگەر هاتبام تەماشا فیلم کردووە لە وڵاتی خۆشمدا هەبوو تەماشام بکردبە ئەو پیاوە ئێستاشی لەگەدابی لەوانەیە بە مەلاهین نوسخە لەو کتابەی تەبع کرابی هەمووی ئەوە نووسیتەوە بەس بەوەی ناڕوا لۆ جێگایەکی دێت چکە فێری علمە بی دێدا دەنیشاوە لە خزمەت مامۆستایان دێدا دەنیشەوە دەبێتە تەڵەبەی علم یعنی ئێستا تەماشای دەکەی کابرا چای بەبەستترین شت دەکەوی یەکسەر بەجی دێلی علمەکە بەجی دێلی دەورەکە بەجی دێلی حفظی قورئانەکە بەجی دێلی ئەو شتەی کە دەویست فێر بوو بەجی دێلی تۆرە تەماشا ئەهلی علم کە لە چێن دەڕاهاتیە لە ئەندەلوسیا هاتیتە چێن دەر شاری مەدینە چەندە بەینی ئەو مەقامە و بە چ شتێک خۆی گەیاندیتە ئەوێن دەربەڕێزان جالۆی ئێمە بەس تەماشاکەین ئێستا هەست بکەین شەرمەزارین کەمتەرخەوین هەست بکەین محاولە بکەین دەست پێ بکەین جوهود بکەین لۆ خاتروێ علم بەدەست بێنین بەقی و بن مەخلید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەفەرمێ لە ژیانمدا دوو جار بە دوی حەدیث کەوتم دوو جار سەردانم کرد لۆ حەدیث یعنی ئێستا خەڵکی ئێستا بەڕاستی تەماشاکەین یعنی کە دەڵێن زەعیفە پێتان شتێکی سەیر نەبێ دەفەرمێت جاری یەکەم ڕۆیشتم لە ماڵێ خواحافیزیم کرد 20 ساڵم پێچوە جەگەویشتمەوە ماڵ 20 ساڵم پێچوو هاتمەوە زانی من دێشتم نەقسا ئەو جارە چوومەوە سەفەری دووەم 14 ساڵم پێچوو بە دوو سەفەر لە دوای علم و حەدیثە 34 ساڵ لە تەمەنمدا لێم سەرف کردیە ئایا ئێستا ئەمە تەماشا دەکەین ئەوانە خەیاڵن یا شتی سەیرن یا ئەوانە لە قیامەت نازانن ئەو ئینسانانە کەوەندە بە دوای علم و زانست و معریفەتدا دەگەڕێن ئێستا خەڵکی پێی برێ دەورەیەک لە کەس نەزانێ دەڵێت چێ دەگاتە وێندەر ئەیگە برن ماراسۆنەکێک و غار دەدا دەی تەماشاکە چەند جیاوازیەکان هەیە بەڕێزان یعنی کەواتە تۆ بێ جوهود بکەی لۆ خاتری فێری علم بی ئەجا نەکەر ئەوە دەیانی وەکو ئەوە کە علمیان پەیدا کرد ئیبن بەتوتە کتابێکی هەیە بە ناوی ڕحلەتی ابن بەتوتە ڕحلەکەی 27 ساڵی خایاندیە 27 ساڵی خایاندیە یعنی دەڵێ لە جێی خۆم کە ڕۆیشتم تا گەویشتمەوە جێگای خۆم 27 ساڵم پێچوو هەرچی دیتیتی لەو ڕحلانەی خۆی لەو کتابە نووسیتوێ جا یەک شتان لۆ باز دەکەم مەقتەعێکە من زۆر پێی معجەبم کە خینمەوە کتابە تەماشاکە شتێکی زۆر جوانی تێدا دەڵێ کابرای میسریە بوو ئیمامەتی لە جێی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم 10 ساڵ بوو لەوێن دەر ئیمامەتی دەکرد 5 فەرزە ئیمامەتی دەکرد دەڵێ مشتاقی کەس و کاری بوو لە مەسەر ویستی بگەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوی هاتە خەونی فەرمی مەچەوە دەڵێ سبەی ئێستا
تعبیری خەوەکەی لە هەندێک خەڵک پرسی گوتە وەڵی قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی لێ ناکرێت کوت دیت ڕووی دیت دەم و چاوی هەمووم دیت فەرمووی بەس پێت دەڵێم مەڕۆ هەر جەزمی کرد کە بڕوا شەوی دووەمیش و شەوی سێمیش سبحان الله هەر پێغەمبەری لە خەودی صلی الله علیه وسلم فەرمووی مەڕۆ بەگوێی من بکە سێ جار ئەو خەوەی دیت هەر دانیشت کورە دیچ لەو ماڵ و منداڵەکەم کورە ئەوە خەوە تعبیرات و تەفسیراتی لۆ خۆی کرد ڕۆی گەڕاوە لە بۆ میسر لە ڕێی وەفاتی کرد ئێستا زانی تعبیری خەوەکە چییە محەممەد المستەفا لە زەزای هەندێک دەیویست لەوێ شەفاعەتی لۆ بکات چونکە هەر کەس لە شاری مەدینە بمنی پێغەمبەر شەفاعەتی لۆ بکات صلی الله علیه وسلم دانیشە لێرە هەندەت نەمایە بەڵام ئەو ئینسانە جاری وایە سەبری نابێ ئەبێ سەبر بگری بەرامبەر بە عیلم بەرامبەر بە زانست بەرامبەر بە فێربوون یعنی جاری وایە عەزیەتی خۆتە دەی بەڵام بەڕاستی ئینسانێک ئەگەر تامی چێژی علمی وەرنەگربی نازانی لەکنەوە ئینسانە چەندە باشە ابن عبد البر رضا و رحمەتی خوای لێ بمەجموعەی تەڵەبەی هەبوو و میسالەکە دەینمەوە خۆشم لێ بەدەرنیم ها یعنی کولی یەکێک لە ئێمە هەمومان دەگرتەوە تەڵەبە گوتیان موەطەئی مالکمان لۆ شەڕح کە باش حەدیثە مەرفوعەکانی شەڕح کرد ئەو ڕۆ دەستی پێ کرد ئەزانی کەنجین تەواو بوو هەندێک تەڵەبە هەر وەفاتی کرد بوو فەقیرەی 30 ساڵی پێچووە تا تەواوی کرد 30 ساڵی ڕێک خزمەتی ئەو کتابەی کرد ئێستا لەسەر هەموو سەر ڕووی زەوی تەماشاکە بە قەنەعاتی بەندا هیچ شەرحێک نییە باقەت ئەو کتابە بە قووەت لەسەر موەطەئی ئیمامی مالک کرابی کە حەدیثە نێزەکەی 1900 حەدیث شتێک کەمتری تێدایە جاوە موشی شەرح نەکرا گوتی بەس مەرفوعاتەکان بەس ئەوانەی قسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم تەڵەبە تەماشای کرد 90 بەرگ بوو کتابەکە 90 جزئی ئەو سەردەم تەمام ئەستا ئەو کتابە زۆر زەحمەتە بۆ ئێمە ناکرێ شەرحەچیت کەمال و لەسەر بکەی وە 30 ساڵ پێوە خەریکە فەقیرێ اینجا شەرحەچکەی لەسەر کرد لۆ تەڵەبە تەمبەرەکان لۆی ئاسان ببینەوە چکە لەوێ بڕێک زەحمەت بوو دیتنەوەی لەسەر شەیخی ئیمامی مالک حەدیثەکانی شەرح کرد بگوتیان لەسەر ئەبوابی فیقی بیکەوەچی موەطە لۆی لەلا من ئاسان بی ئەوجا شەرحێکی لۆ کردن بە 7 مجەلەد بە ناوی ئەلیستیذکار یعنی ئەوە حساب کە لۆ تەڵەبە تەمبەڵەکان ئێستا ئەو ئیستیذکارە بەعزێ مەلاشەیە تێی ناگا کە بیخینتەوە ئەوجا تو بزانە ئەمە لە کوێن دەری ئەوانەی کە شتە نووسن تەماشا دەکەن شارەزا دەبن یعنی بەڕاستی ئینسان زۆر جاری وا هەیە تەریقە بیتەوە کەوەی عولەما نووسیویانە ئەوەی کە ئێمە ئێستا پێی وە خەریکین لەو ئەوەندە زەعیفین لۆ پێشتر ئەوەندە بە قووەت بۆ عیلم و زانست و زانیاری لۆ ئێستا لەبەر دەرگای خەڵکە دەین خەڵک لەبەر عیلم هەردێ فەڕەت من قەسوەرە یعنی دەڕوا باوەرە فێر بە یعنی چیت پێ دەڵێن ئیمامی عەلی فەرموو من علمني حرفا فقد سيرني عبدا وەکو خزمەتکار لە خزمەت ئەو کەسە بمەوە یەک حرفم فێر بکە يعني علومی شەرعی فێر بە لۆ قیامەتت لۆ دنیات لۆ دواڕۆژت لۆ هەموو شتێکت فائیدەی هەیە بەو ئاخیرانە کتابێکم کڕیک زۆر بە قووەت بوو مقەدیمەکەی کە تەماشام کرد کابرا بەس لەسەر تەشەبوه نووسیتی خۆت بەکوێ دەسوێنی سیفەتەکان وەکو ئەوجا لەو لایە لە خوای تەعالی ڕاپێداهات بوو لە مەلایکەت لە پێغەمبەران لە پیا و ساڵحان لە شەهیدەکان هەمووی هەرچی ئینسانی چاکەیە لەو لایەڕا لە شەیتانی ڕاپێداهات بوو خۆت بە شەیتانە سوێنی بە کافرە سوێنی بە منافقە سوێنی بە پیاوی خراپە سوێنی بە دووڕوە سوێنی وەرە خوارێ حتى هەرچی خراپەکار هەیە کتابەکە بە ناوی حسن التەنەبوه لما ورد في التشبه تقریبا 12 مجلدە بی خاوەنەکەی لە بیدایە دەفەرمێت 40 ساڵ خزمەتی ئەو کتابم کردیە 40 ساڵە لە دیاری دانووسم سەبرم گرتی و گەیاندیتمە دەستی ئێوە ئێستا خەڵکی تاقەتی خینەوەی نییە لاوازی ئینسان گەویشتێتە چێندەر ئیبن جەوزی کە مامەستای بەڕێز باسی کرد دەڵێ کە دەستم بە عیلم کرد مەکتەبەیەکە بوو 20,000 مجلد کتابی تێدا بوو هەر هەموویم خوێندەوە 20,000 مجلد یعنی تەڵەبە گەویشتێتە چێندەر وەختی خۆی لە کولیە تەڵەبەیەکە بگوتی مامەستا کتابێکم لۆ بینە دەیخینمەوە لە بۆ بەحسی هیچم پێ تەماشام کرد کتابەکە بە قووەت بوو لە شەوێکدا لە فەزلی خوای گەورە الحەمدولله زۆر گەورە نەبوو کتابەکە خینمەوە دامێ دیگە مامەستا کتابێکی گچکەتری نەبوو لۆ بەحسەکە بەکاربینم زۆر درێژ نەبی متەوەڵ نەبی کورە 6 هەفتە لاپەڕە تەمبەر هەدانیشە بە 2 ساعات دەیخینێت تو ئیشت پێیە خەڵک هیمەتی علمی نەمایە هیمەتەکە ضعیفە ئێمە بەس مەبەستمانە لەو ئێوارە کۆڕە بە خەڵک بڕێن ئەو هیمەتە ضعیفە بە قووەتکەن تێدا هەیە توانات هەیە قابلیەتت تێدا هەیە دەتوانی بیبی بە هەموو شتێک بەس هەوڵ بدە بەس جوهود بکە بەس خۆت تەمبەر مەکە لاواز مەکە دامەنیشە چونکە علم بە دانیشتن بەدەست نایە مەقولەی سینی هەیە دەڵێ الجالیس لا يسقط طبعا تەرجەمە کراوە دەڵەوەی دانیشتێ قەت بەرنابتەوە ئێکو بەردەبتەوە دانیشتێت تەمبەر لە جێ خۆی عیبین هەموو شتی دێتە پێشی بڕۆ هەوڵدا جوهود بکە ئەوجا دەبێ شتێک ئەوجا بابەر بیەوە با غەڵەت بکەی بەڵام دوایە فێر دەبی فێری علم دەبی فێری زانست دەبی فێری زانیاری دەبی فێری هەموو شتێک دەبی بەڵام کە لە جێگای خۆ دانیشی بەڕاستی فێری هیچ شتێک نابی بۆی ئومێد دەکەم بەڕاستی ئێمە وەکو تاڵیبی علم
کە بە دوای علمە گەڕێن جا چه علمی قورئان بێ علمی حەدیث بێ ئەوانە زۆر زەرورن بەڕێزان هەوڵێکی زۆری لێ بدەن وەڵڵاهی خەڵکێکەیە لەبەر شارەزانەبوونی لە علومی شەرعیدا گیانی خۆی لەدەستا خەڵک خەرەتاندیان فێریان لێ کرد بە کوشتنیاندا ماڵیان هێلا کرد وەزعیان تێکدا بەس لەبەوەی لە علومی شەرعی شارەزانیە بەس لەوەی ئەهلی علم نییە بەس لەبەرەوەی کەسێک نییە ئەو ئینسانە شارەزابی بزانی تەفسیری ئەو ئاەتە چۆنە آخر ئەو قورئانە لۆ ئینسان هاتیە وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر ئاسانمان کردو هەموو کەسێک تێگا پیاو تێگا ئافرەت تێدەگا هەموو ئینسانێک تێدەگا لۆ ئەو ئینسانە ئەو جوهودە و ئەو قابلیەتەی تێدا نەبی جا لۆی بەڕاستی من ڕووی قسەکانم لە گەنجەکانەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم وەخت خۆی وای تەوسیە کرد فەرمووی هەندێک قەوم لە دوای من دێن داوای علم دەکەن کە هاتن پێیان برن مرحبا بأهل العلم یعنی پێیان بڵێن بەخێر بێن ئەوانەی کەوا بە دوای علم و زانست و زانیاریدا دەگەڕێن وعلموهم فێریان بکەن یعنی چ شتێکەیە ئێوە فێریان بکەن ئەو شتانە زەرورن کە ئینسان فێری علم و علومی شەرعی بکرێ بۆیە ئومێد دەکەم بەڕێزان ئێوەش ئینشاءالله چ لە گەنجەکان لە کوڕەکان چ لە کچەکان بە هەمان شێوە علمی شەرعی مەطلوبە لە کولی یەکێک لە ئێمە ئینشاءالله هەموو لایەکمان خوای گەورە تەوفیقمان دەدا فێری علومی شەرعی مەنافعمان دەکا کە سوودی هەبی لە بۆ دنیا و قیامەتماندا بە ئومێدی وەیە ئەو قسانە حوجەتێک بێ لە بۆمان لە قیامەت نەبێتە حوجەیەک لەسەرمان لە ڕۆژی دواییدا ئومێد دەکەم ئەو مەجلیسە خوای گەورە لە هەر هەموو لایەکمان خۆش بێ سەرفرازی دنیا و قیامەتمان بکا لە ڕوڕەشی دنیا و قیامەتدا بمان پارێزی وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. لي خالق يجلو ظلام ليالي وينير هذا الكون بالأفضال هو قادر يمحو همومي كلها برضا يجلل